بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. بێشەکی دەستخۆشی دکتۆر بەختیار و ئەو برا هاوکارانی دەکەم، ئەو خوشکا و کارانی دەکەم کە لەگەڵی ئەو مخەیەمەیان پێکهێناوە، خۆی گەورە لێیان قبوڵکە و بە خێراتنی ئێوەش دەکەین بە تایبەتی کە هاتوون لە هەموو شوێنەکان بۆ ئەوەی ئاوا لە نزیکەوە بتوانین ئینشاڵڵا دەردەشەیەکی دڵی یەکتر بکەین و لەو تەمەنەی بە قیمەتەی ئێمەدا ئینشاڵڵا ئیستیفادەیەک لە یەکتری بکەین. بە خێراتین ئەو مامۆستا بەڕێزانش دەکەم بە تایبەتی مدیر دکتۆر خالید، خۆی گەورە پایەداری کە مامۆستا سەردار، هەموو ئەو برا عەزیزانەی کە هاتوون، یا ڕەبی خۆی گەورە زای خێری هەموو تامداتەوە یا ڕەبی. خۆشەویستانم، طبعاً بەڕاستی ئەو دینە ئەگەر بمانوێت خزمەتی بکەین، ئەگەر بەڕاستی بمانوێت ئیقامەی ئەو دینە بکەین و ئەو دینە خزمەتێکی تەواوی بکەین، بەڕاستی بە گەنجان دەکرێت. ئەوە هیچ بەڵگە و هیچ دەلیلی ناوێ. هەرچی ئەدیانی سەماویە ئەگەر ماون گەنجەکانیان هەڵگری ئەو دینەی نەوهێشتیتیانەوە و کە ئەو دینە نەفەوتێ. ئەو دینی مەسیحیە کە دینی نەسرانی دەکە، بەڕاستی ئەو دیناوەی عەقڵبی تێدا نییە، یعنی بەبێ تەعنە لێدان، ئەوەی عەقڵبی تێدا نییە، یعنی ئەوەی پیاوی عاقڵە ببتە مەسیحی پەشیمان دەبتۆ. کۆ دەزانی ناکرێت یەکسان بی بە سێ و سێژ یەکسان بی بەیەک شتێوە هەنیە لە هیچ معادلەیەکی عەقلیدا. باشە ئەو مەسیحیەتە چۆن ماوە؟ ئەو مەسیحیەتە هەتا ئێستا کە دینێکی خاصی بەنی ئیسرائیل بووە بەخۆی لە ئەساسدا، دینی نەسرانی دینێکی بەنی ئیسرائیلی بووە، بەڵام دوایێ پۆلیس ئەوەی کردی هاتیە و دەستکاری کردێ و کردیتە دینێکی عالەمی و ئەوروپاشیان هەموو بۆ بان کردێ و حتى ئەو وەختی قوستەنتینیە بۆ خۆی هەناوی قوستەنتینیە بوویتە مەسیح و ئیعلانی کردێ دەبی هەموو خەڵک مەسیحیەت هەربژێریتن. ئەم دینە چۆن ماوە هەتاکو ئێستا، ماعلم کە هەر دینێک مخالیفی عەقڵبی زۆر بە زەحمەت دەمینێ، ئیلا ئەگەر کۆمەڵێک بێعەقڵ لە دەورەی خڕ ببنەوە و مەراسیمە جێبەکەن. بە دوو قووەت ئەو دینەی نەسرانی ماوە، بە دوو قووەت هەر دینێکی تریش بێ، هەر ئایدۆلۆژیایەک بێتن کە ئەمینێتن، دوو قووەت ئەیهێریتن. یەکەمین گەنج کە هەرگری ئەو پەیامەیە و بڵاوی ئەکاتەوە، دووەم پارەی دەوڵەمەندەکان کە لە پشتی ئەو مەشروعە ببن و کە بیهێڵن کە دامی بکەن کە ئەو دینە بمینێتەوە. زە عەزیزانم، بڕوا بکەن ئەگەر بگەڕێن لە دنیایەدەوە بزان لە قارەی ئەفریقیا کە فەقیرترین قارەیە، تاوان پێم خۆشە بزانن پێش ئەوەی مەسیحیەت بگاتە ئەفریقیا، ئیسلام گەیشتیتە ئەفریقیا. پێش ئەوەی ئەو ئەمریکای ئێستا کە وەختی خۆی جێی هونود الحمر بوو، پێش ئەوەی مەسیحیەت بگاتە ئیسلام لەوێ بووە. ئەوانە ئیسلام دوعاتەکانی ئیسلام پێش مەسیحیەت چوونە ئەفریقیا، پێش مەسیحیەت چوونە ئەمریکا و فەتحیان کردیە و لەوێن دەر ئیسلامەتیان بڵاو کردیتەوە، بەڵام دوایە بە جوهودی گەنجەکانیان توانیتیان لەوێ هەموو ئەوروپا بکەنە مەسیحیەت، هەموو ئەفریقیانە، زۆری ئەفریقیا کە مەسەلەن ئیشی لەسەر دەکرێت کە بکرێتە مەسیحیەت و ئەمریکا هونود و حومڕێکانیە لە ناو برد و ئێستا بە خۆیان دیانەتی مەسیحی جێبەجێ دەکەن. کەواتە بەڕاستی گەنج زۆر ئەساسە بۆ ئەوەی ئەو پەیامە ئیسلامی بمینێتن، بەرەوەی ئەو تااقەت و وزە و هیممەت و غیرەت و شەجاعەتەی لە قەلب و لە ڕوحی گەنجدا هەیە، بەڕاستی لە قەلبی گەنج و ڕوحی پیردان نییە. جا بۆیە بەڕاستی ئێوە وەزیفەکەتان وەزیفەی قورسە، دەبی شانی بدەنە بەرەو هیممەتی بۆ بکەن، بۆی بەڕاستی لەو دیوی گەورەترین دەرەجە و گەورەترین پلەی پێوەرگرن ئینشاءڵڵا. ئێمە چۆن بتوانین بەڕاستی داعیەکی سەرکەوتوو بین؟ یەکەمیشت کە گەنج تووشی سەرلێ شێواو ئەبێ، نازانی بۆ چوو دروست کراوە. چی مامۆستا دکتۆر خالید زۆر جوان تەحدیدی ئەوەی کرد کە بەڕاستی ئەگەر زانیت بۆ دروستکراوی ئەو هەدەفی خۆت دەدۆزیتەوە، حتا نەزانی تۆ بۆ دروستکراوی بەڕاستی بزایع دەژی، بێ هەدەف و بێ ئامانج و بێ پەیام دەژی. زۆر گرینگە ئێمە هەمومان دامشین بابە بۆ دروستی خوا بۆ دروستی کردوین. خۆخوای گەورە
قابلە ئەگەر حکوومەتێک مەدرسەیەک دروستکە بینایە ئەو هەموو مەسرفەی لێ بکە مامۆستای بۆ بێنی ڕەحلەی بۆ بێنی و نازانم مەساریفی بۆ بکە و تەلەبەی بۆ بێنی بەبێ هەدەف بێتن کەواتە ئەو حکوومەت هەدەفێکی هەیە کە ئەو هەموو مەسرفە لەو بینایە و لەو مەدرسە و لەو قوتابخانەی دەکا دەی خودای گەورە ئەو کەونە گەورەی کە دروست کردووە ئەم زەویە کە ئاوەدان کردیتەوە بە بەشەر بەردەوام پێغەمبەری بۆ ناردبوون پەیامی بۆ ناردوون دەبی ئەوانە هەدەفەچیان نەبی ئەوە لە دروستکردنی ئەوانە زۆر گرینگە ئەو گەنجە یەکەمین شت خۆی بدۆزێتەوە بەوەی کە بۆ دروست کراوە کە زانیت بۆ دروست کراوی اینجا تهدیدی هەدەفی خۆت دەکەی کە ئەم بەرە ئەو هەدەفە و ئەو ئاراستایی دەبم کە گەڕانەوە بۆ لای خوا بۆ قیامەت دێکەواتە ئەم خەڵکە ئەم هەدەفەیان عزیزانم بەڕاستی خەڵکی ئەمڕۆ کە زایعن خەڵکی ئەوڕۆ کە سەردێ شێواون هەدەفی خەڵقی خۆیان لێون بووە نازانن بۆ چ دروست بوون قابلە ئێمە و مەڕێک وەکو یەک بین شتیوان نییە قابلە ژیانی مەڕێک وەکو ژیانی ئینسانێک بێ شتیوان نییە دێکەواتە بەڕاستی خەڵکی ئەو زەمان ئەو وەزعی ئێستا وەکو مەڕ دەژین بەس دەزانی بخۆ و پاڵداتەوە و بیهاژۆن وەچیمە دکتۆر فەرمووی ئایدۆلۆژیەکانی تر ئەفکارەکانی تر بیکەنە قاشی دەستیان و داری دەستیان و ئیشیان پێ بکەن دێکەواتە ئازیزانم ئێوە ئەوە واجبی ئێوەیە بۆ خەڵک ڕوون بکەنەوە کە کاکە خەڵکینە ئێوە بۆ شتێک دروست کراون بۆ هەدەفێک دروست کراون ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثەن وئەنەکم ئیلەینا لا تورجعون ئەو خاڵی یەکەم زۆر گرنگە کە گەنجی ئێمە بەڕاستی پێش ئەوەی دەست بە بانگەوازی بکە هەم بۆ خۆی تەحدیدی هەدەفی خەڵقی خۆی بکە پاشان تهدیدی هەدەفی ئیش و کاری خۆی بکە ئێمە وازبە لە شانمان کەەوە ئەم خەڵکە ئاگادار بکەینەوە کە ئەم خەڵکە زیندوو بکەینەوە ئەگەر بتەوێت خەڵکو زیندوو بکەینەوە و ئاگادار بکەیەوە هۆشیار بکەیەوە دوو حاڵەتی زۆر گرنگمان دێتە پێشی و پێویستمانە یەکەمین ئەوەی دەبی وعی سیاسیمان هەبی ئەلێکوانە خراپ حاڵی مەبن ممارەسەی سیاست شتێکە وعی سیاسی شتێکی ترە ممارەسەی سیاسی وێ من دەستمە ناو حزبێکی ئیسلامی یان دەستمە ناو حزبێکی سیاسی بۆ خۆم ممارەسەی سیاست دەکەم ئەوە جودایە بەڵام وعی سیاسی ئەوەیە کە دەبی بزانی چ خەبەرە لەو دنیاە ئەوە پێی دەڵێن وعی سیاسی شەر نییە هەرچی وعی سیاسی هەبوو پیاوێکی سیاسی بی شەر نییە بەڵام هەمومان هەموو گەنجێک زۆر پێویستی بەڕاستی وعی سیاسی هەیە وعی سیاسی ئەوەیە کە تێبگەی لەو حاڵ و باڵی کە دنیا دەگوزارێ کاکە دنیا هەمووی موئامەراتە کاچی من ئەو هەموو ئێستا ئەگەر تەمەشای ئەو بوقع جوگرافیی کوردستان بکەی بزانە ئاراستەکەی بەرەو چێ دەبن بەرەو چ فەسادەکی دەبن بەرەو چ مارکاولێکی دەبن ئەوە بە عەبەث نییە ئەوە هەموو بە خوتەیە هەموو بە مەدروسە هەمووی بە دانیشتنە هەمووی بە کۆبوونەوەی هەمووی بە ئیشکردنە کە ئەو خەڵکەی دەبن دەبی ئەو گەنجە ئەوەندە وعیەی هەبێ تێبگاتن بەڕاستی دەبی ئەمن حاڵی ببن ئایا ئەو خەڵکە کە فەساد دەیگرێ ڕۆژ بە ڕۆژ بێدینی زیاد دەبێ ڕۆژ بە ڕۆژ خێزان هەردەوەشێ ڕۆژ بە ڕۆژ ئێمە ئابووریمان لە قوتەپاندایە ڕۆژ بە ڕۆژ مستەوای تعلیمان لە زفتە ئەی ئەمە ئاکەدە عەبەثیە نەخێر کاکەوە هەموو موئامەراتە بابەکەی من ئەوە هەموو ئیشی لەسەر دەکرێت دێکەواتە ئەو گەنجە دەبی ئەوەندە وعیەی هەبی بەڕاستی لە حاڵ و باڵی بگە لە موئامەرەکان بگە لەو پیلانانە بگە کە بەڕاستی بۆ ئێمەی کوردی بەدبەختدا دەندرێتن دێکەواتە خاڵی یەکەم دەبێ ئەم گەنجە بەڕاستی وعیەکی سیاسی جوانی هەبێ کۆمەڵک کێشەمان هەیە ئەسڵەن ئێستا گەنجی من نازانی ئەسڵی ئەو کێشەیە چییە ئەگەر لێ بپرسم ئەرێ کاکە کێشەی دارفۆر چێ دەزانی چییە ماڵعلم قەزیەکی زۆر حەساس بوو خەڵکێکی زۆر لە ئەخباری پێشتر باسی دەکرد من و دکتۆریش وەختی خۆی پێکەوە چوون سەفەرێکی دارفۆرمان کردووە جا کە گەڕامەوە ئەو وەختی محاضرەیەکمان بۆ کۆمەڵک لە مامۆستایانی خۆماندا تقریبان ئەو هەفتا مامۆستا بوون بە ناوی کێشەی دارفۆر بڕوان بکە ئەوەی لە ئیعلام باز دەکرێت ئەوەی کە لە تەلەڤیزۆن باز دەکرێت هەر ئەسڵەن ئەوە کێشەی دارفۆر نەبوو کە وەختی و باسییان دەکرد کە چووی نەوێندەر پیا عەقڵەکان دەکرد
ئەسلی خەڵکی دارفۆر دانیشتین ئەو زەزانیمان کاکە بەخۆی دارفۆر ئەو مشکلە هەونی ئەوەی لە تەلڤیزۆن باز دەکرێت قەزەی کشمیر هەتا ئێستا زۆریمان هەر نازانین قەزەی کشمیر چییە باشە ئەو هەموو شەڕەکرا ئەو هەموو خوینە ڕژا لە کشمیر ئایا دەبێت ئەو چبی ئەو کێشە چبی معلومم ئەوانە قەزای حەقیقین ئەوانە قەزای ئۆمەی ئیسلامین چکە ئێمە یەک جەستەین لە هەر شوێنێکمان بە خوێنهات شوێنێکمان لێبڕا هەموو قەلبمان ژان دەکە هەموو دسمەکانمان ژان دەکە دەی کەواتە زۆریمان لە گەنجەکانمان بەڕاستی بێئاگان لە وعیە سیاسیەدا زۆری قەزیەکان هەیە ئێستا ئەمە نازانین کە ئەوە قەزەیەکی ئیسلامیە ئەوە قەزێکە لە سوڵبی دینی منە لە سوڵبی ئەرزی موسڵمانانە دەی کەواتە ئەوە هەر وەکو نمونە هێنامەوە دەبێت بەڕاستی گەنجی ئێمە لە وعی سیاسیدا زۆر شارەزا بێ وعیەکی جوانی هەبی لە قەزایی کە متعلقە بە قەزای ئیسلامی زۆر لە قەزایەکان حاڵی ببی معقول نییە تۆ تەلڤیزۆن و محەلیلی سیاسی کە قلب دەکەنەوە حقائقی ئەتوو لەوێن دەر ئەوەی قەزەی کشمیر و قەزەی مەسەڵەن دارفۆر و ئەو قەزایانی تری ئیسلامی ئەتوو لەوێ حاڵی بین جا بۆیە بەڕاستی ئەمن یعنی شتێکی سەیرم داهاتە خەیاڵی دەم و وەختی خۆی ئەو پاشا و دەسەڵاتدارانە ساحیریان هەبوو ساحیرەکان قەلبی حقائقیان دەکرد بۆی خەڵکەکە بترسێن و نەوێرن هیچ شتێک بکەن بەرامبەر ئەو حاکمە دەزانی ساحیری ئەو زمانی چما مەسە عەبدوڵڵا جان ساحیری ئەو زمانی ئەو تەلڤیزۆن و سەتەلایتانەی دەسەڵاتدارەکانە کە قەلبی حقائق لە بۆ خەڵکی دەکەن زۆر قەزایە هەیە خەڵک بە نەوعەکە و لە حقیقەتیدا نەوعەکی تکەیە لە سۆسیال میدیایەکاندا لە تەلڤیزۆن و سەتەلایتەکاندا قەزایەکەت وا لە بۆ زەق دەکاتەوە کابرای حاکم بە چاوساغ و بە دڵسۆز و بە وەتەنی و بە ماندوونە ناسن لە وەسف دەکە بەڵام لە حەقەدا بالعەکسیکەوە دێکەواتە ئەو هەموو حقائقانە ئەگەر ئەو گەنجی ئێوە گەنجی بەڕێز وعی نەبێ بەڕاستی وعیەکی سیاسی نەبێ فێڵی لێ ئەکرێت لە سەد قەزای لە قەزێکی حاڵی نابی کە ئەم قەزیایە هەموو قەزیەی ئیسلامی خۆیتی خاڵێکی تر ئەوەیە ئەو گەنجە بەڕاستی دەبێت بزانی لە ساحەکەدا چەند ئەفکار هەیە ئەو ئەفکارانە چین ئەوە فقهی واقعە تۆ ئەگەر ئیش دەکەیت لە شوێنێک دەتەوێت جموجۆڵێکی ئیسلامی بکەیت جموجۆڵێکی دەعاوی بکەیت جموجۆڵێکی خزمەتی ئەو سەحوە و ئەو داوە بکەیت دەبێت ئەو جێی پێی خۆت دیار بی ئەو شوێنێک کە ئیش لێ دەکەیت ئایا چەند ئەفکاری تێدایە ئێستا ئیمامی غەزالی زۆر گەنج هەیە زۆر خەڵک هەیە بە پیاوەکی سۆفی نائی لە خەڵک دوور لە واقع باسی دەکە بەڵام واللهی ئەو پیاوە ئەوەندە عاقڵ بووە ئەوەندە واقع ناز بووە ئەوەندە ئەفکاری زمانی خۆی خوێندی تۆ نەبیتەوە بڕۆ لە کتێبەکانی تەماشاکە ئەو باسی حەقیقەتی فەلاسیفەکانی لۆ دەکا باسی حەقیقەتی ئەو ئەفکارانە دەکە کە لە زمانی خۆی هەبوو ئەوە فقهی واقعە حتا شتێکی سەیریشتا پێ برم کتێبەکەیە ناوی تحرير القدس هكذا ظهر جيل صلاح الدين وهكذا تحررت القدس كتابك زور خوشة كتابك دو باشا باش يكن باسي آزاد كردني قدس دكا باش دوم باسي كومالك سنني كوني دكاتن سكا أو سنن كونيانا أجر هر إنسانك نزانيتن سبحان الله برهمك هر ما ديبوني بودا منيتوا ذا لباش يكمي أو كتابي دلي آزاد كردني قدس شيبوا ئەسلی منەزری فکرەکە ئیمامی غەزالیە لە شکوا دەبێ و پیاوە سۆفی بووە لە مەنارەت البەیضا دانیشتێ 10 ساڵان هەر خەریکی نووسین بۆ ئاگای لە هیچ نەبووە نەخێوانیە بڕۆ لەو کتێبە بخوێنەوە لۆت ئیسپات دەکە ئەسلی ئازادکردنی قدس کە بەدەستی سڵاح الدینی بووە ئەسلی فکرەکە ئیمامی غەزالی بووە لۆشن ئیسپات دەکە سبحان الله ئەمە واقع خوێندنەوەی برام ئەوە شارەزاییە لەو محیتەی لەو ئەفکارانی لەو ئایدۆلۆژیانی کە ئەتوو ئیشی لێ دەکەی زۆر پێویستە هەر گەنجێک بەڕاستی هەرچی ئایدۆلۆژیا و ئەفکار هەیە لە ساحەی خۆیدا دەبێت لێ شارەزاوی کابرایەکمان لێ پەیدا بوو لەو گۆڕی دەرە زەردەشتیمە و دیانی زەردەشتیمە و بێ ئەدەبی دەکاتن چەندمان دەزانی زەردەشتی دینەیان نا چەندمان تاریخی ئەو زەردەشتی دەزانی کە هیچ علاقەی بە کوردیوە نییە وەڵڵی چەند واشنتۆن علاقەی بە کورد هەیە کە خاتی واشنتۆن هیچی کوردانیە هەر ئەوەندە زەردەشتی هیچ علاقەی بە کورداوە نییە بەڵام ئایا توخوا گەنجێک خۆی ماندی نەکا بچی مطالعەیە بکە مەجموعەیە کتێب بخوێنیتەوە ئایا بەڕاستی ئەو کابرایە دەرێ زەردەشتە دینی کوردانەوەیە جا بۆیە زۆر پێویستە هەر گەنجێک کە دەیەوێ بەڕاستی داوە بکە خزمەت بکە پێویستی بەوەی هەیە کە لەو ئایدۆلۆژیا و ئەفکارانی کە هەیە زۆر شارەزایی هەبیتن تاکو بتوانیتن و بزانیت چۆن قسان دەکە و قسەکانی چۆن ئاراستە دەکاتن
خاڵێکی تر کە زۆر پێویستە گەنجی ئێمە هەیبی ئەویست هیممەت بەرزی و سار نەبوونەوەیە ئەمە زۆر میوە ئازیزانم بەڕاستی چەند ئینسان بەورە بێ چەند بە هیممەت بێ چەند گورەی بەرز بێ بەڕاستی ئەوەندە ئامانجەکانی پێ تاقیق دەکرێت نابێت و بە کزەبایەکی بە تایەکی ئەتو یەکسەر بکەوی قەت نابێت بەڕاستی ئینسان دەبێت زۆر لەوە گەورەتر بێ زۆر لەوە بەتواناتر بێ زۆر لەوە بە هیممەتتر بێ کەتو بە کزەبایەکی بە تایەکی بە خەڵفەکی بچووک ئەتو یەکسەر چۆک دادەی و وازدە هەموو شتێک بینی لەبەرەوەی بەڕاستی یەک لە صیفاتی ئیماندار ئەوەیە کە دائیمە صاحب هیممەیە کە دائیما صاحب قەناعەت و بڕوا و غیرەتە بۆ سەرخستنی ئەو دینێ بۆیە ئەو دوعاتانەی ئەو برا بەڕێزانی یان ئەو خوشکە بەڕێزانی کە داوایان کردووە ئەوانەی کە بەڕاستی صاحب هیممەت بوونە ئەوان سەرکەوتوو بوون بەڕاستی ئەوان توانیتیان هەتا تحقیقی هەدەفی خۆیان بکەن و بگەنە ئامانجی خۆیان جا بۆیە کەسێکی وەکی عەبدوڕەحمان سمیتی عەبدوڕەحمان سمید بە خۆتان تاریخی دەزانن کابرایەکی دکتۆر بووە طبیبی خوێندووە لە بەریتانیا خوێندیتی دوای لە ئەمریکا خوێندیتی دوای چوویتە ئەفریقای ئەو کابرای دکتۆر بووە داعی نەبووە مەلان نەبووە بەڵام سبحان الله هەستکردنی بە بەرپرسیارەتی خۆی بەرامبەر مسلمانانی و ڕەشوڕوتی ئەفریقیا ئەوە وەی لێ کردووە کە بچی لە ئەفریقیا 30 ساڵان داوا بکە ئەو پیاوە بەتەنێ یەک منەظەمەی خێرخوازی دروست کردووە لەو منەظەمە خێرخوازی ئەتووەرە بتوانی بە خلالی 30 ساڵی 11 ملیۆن کەسی بکەیە مسلمان ئەخە وەڵڵا عەدەدێکی گەلک زۆرە 11 ملیۆن یعنی ئەوە بێزگەلەوە ئەوە بەس عددی مسلمانان ئەی چەند مزگەوتی کردووە چەند بیر چەند جامیعات چەند مەکتەب چەند دار لە ئەیتام یعنی شتێکی خەیاڵی باشە چۆن توانیت ئەو پیاوە بەتەنێ بیکە لەبەرەوە صاحبی هیممەت بووە صاحبی غیرەت بووە صاحبی ورەی بەرز بووە و صاحبی هەدەفیش بووە کە لە بۆی بچیتن و فعلا تحقیقیشی کردووە جا بەڕاستی خۆ هەمومان دەتوانین عەبدوڕەحمانێکمان لێ دەربچی هەمومان دەتوانین وەکو ئەو بکەین جا لە ئەفریقیا نمونە گەلک زۆرە یعنی کابرایەکە هێنای موسایە پشکەم ڤیدیۆیەکەشی بڵاو بوو بیتەوە ئەو موسایە خەڵکی نێزیریایە پیاوەکی غەریب و وەڵڵی سەتا یەکی معلوماتی ئێوەی نییە بەتەنێ موسا 6,000 کەسی کردە مسلمان بەتەنێ هەر بەتەنێ ئەین سبحان الله هەزاران نمونەی تر یەک لەو نمونانەی کە بە خۆم دیتمە و لۆشم جێراینەوە کە کاتێک کە چوومە کۆنغۆ لە عاسیمەکەی تووشی یەکەشی بووم ناوی ئیسحاق بوو کوڕە گەنجێک بوو سلفی دووی قانون و سیاسی جامیعەی کیشان سابوو لە کۆنغۆ ئەم کوڕە گەنجە ئەو کوڕی کە لەگەنم بوو کاک عومەر گوتی وەڵی کوڕک لێرێ داعیەکی زۆر ممتازە پێم خۆشە بیبین وتم باشە هات گەنجەکی وەچی ئێوە بوو تەلەبەکی جامیعی بەڵام شڕ و شپرێ بوو پانتۆرەشی بڕک ڕزی و کراسێکی ڕزی و ئەوانەی لەبەر بوو دانیشتن دەی کاکە ئیسحاق کوی سیحەتت کووە دەی کاکە ئیسحاق بزانم ئەتوو چ دەخوێنیەوە کو بووە داعی کو ئەو خەڵکت کردە مسلمان وەزە پێ دەرم چەند کەسی کردە مسلمان تو وەڵی مام مستەجیان ئێمە عادەتەن لەو منتیقەی معلومی ئیسلامی زۆر کەمە ئەگەر مەلایەک ببینین بڕە خوێندەواری هەبی بڕک علمی هەبی دەچی لەکن فێر دەبین ئەوش کە فێر دەبین تەنها چییە تەنها خوێندنەوەی قورئانە و پاشانیش هەندێک ئەحادیثمان پێ دەڵێم تەواو هیچ کە لێرە نییە بەڵام ئەمن چوم شریتەکانی ئەحمەد دیداتم لێدا ئەحمەد دیدا کە بیستم ئەو قابلیەتی هەیە و ئەو منازەرەی دەکات گوتی بەڕاستی پێی معجبم تی هەموو شریتەکانیم لەبەر کردیە وەکو ئاو دۆی وەکو فاتیحەم لەبەر کردیە مامۆستا لەوەتی شریتەکانیم لەبەر کردیە یەک قەشە ناتوانانی بەرامبەرم ڕاوەستی دەیگوت لەو عاسیمەی ئێستا هەتا ئێستا 4 قەشەم کردیتە مسلمان و 16 دکتۆریشم لە جامیعەی خۆمان کردیتە مسلمان و سەدەها گەنجیشم کردیتە مسلمان هەروە ئیسحاقەتی فەقیری غەریبی وەڵڵی سەتا یەکی معلوماتی ئێوەشی نییە بەس کو ئیسحاق ئەوەی کرد چۆن توانی هیممەت غیرەت هەستکردن بە مەسئولیەت پێم گوت ئیسحاق چ لە بۆ بکەم یعنی گوتم دەبزانم چی دەوێت وەڵڵی دوو شتی لێم داوا کرد چەند جارم باس کردووە بەڵام دووبارەی دەکەمەوە دوو شتی لێم داوا کرد زۆر خەجاڵەت بووم یەکەمینیان گوتی مامۆستا $100 بدێ لەبەرەوەی زۆر ڕەشوڕوتم بەو قورئانی لەو زت کە جوانەی ئێستا کە دەبینی لەوەی زیاترم نییە هەر بەوەش دەسمە جامیعی هەر بەوەش دەسمە زیان ئەگەر $100 بدێ بەڕاستی یەک دوو قاتی پێ دەکڕم بڕک پۆشتە خۆ جوان دەکەم تم ئەوە یەک دوو گوتی $100 کەشم بدێ میکرۆفۆنێکی پێ دەکڕم مکەبیرە لەبەرەوەی کە ئەمن داوا دەکەم لە جامیعی لە زیان بەڕاستی قورگم دەکەوی
ده هەر ئەوانەیە سڕەی پێشەوە دەنجیان جێم لێ دەبی ئەگە مایکرۆفۆنم پێوی ئەکبەر عەدەد خەڵک لە من دەبیستیتن بزانە فکرکردنەوەی ئەو کوڕەی لەگەر ئێمە چەند فەرقی هەیە ئەمە بامە زارە پارەم دەویست لۆ داکەم لۆ بابم لۆ خوشکم لۆ خانیم نازام لۆ گوزەرانم ژنم نەینایە یەک کۆمەڕەشتم پێ دەگوە ئەگە خێرخوازەکەم بدیت با بەس ئەو هەمیوی غەمیوی چییە ئەکبەر عەدەد خەڵک جێی لە داوەکە بیبی ئەوە هەممە ئەوە غیرەتە ئەوە شەهامەتە ئەوەیە کە ئینسان دروست دەبی و پێ گەورە دەبی و لە ڕۆژی قیامەتێش گەورە دەبی ئیسحاقێک کە نەیدەیناسن و نەدەمانناسی دوورە وڵاتێک خی گەورە بزان چه هیمەتێکی هاوێشتە ناو دڵی ئەم کوڕی ئازیزانم بەڕاستی ئێمەش هەتا ساحب هیمەت بین ساحب غیرەت بین ساحب ورەی بەرز بین بەڕاستی دەتوانین ئیش بکەین وە زۆریش ئاسانە ئەمڕۆکە لەبەر ئەوەی ماشە ئەڵڵا هەمومان بەقەدەر ئەوەی پێویستە دەتوانین معلومات بەدەست بێنین دەتوانین لە فەیسبووکەکان لە گوگڵەکان لە هەموو ئەو شتانێک کە پێویستە لە زۆری مامۆستایەکان لە زۆری ڕێکخراوەکان دەتوانین خۆت تەکوین کەیت دەتوانین مەلەکەی علمی خۆت دروستکەیت کە هەر داعیەک پێویستی بە چێشت هەیە کە بتێ داعیەکی سەرکەوتو یەکەمین بەڕاستی دەبێ مستەوای علمی خۆی بەرز کاتەوە دووەمین مستەوای داعوی خۆی بەرز کاتەوە سێمین مستەوای ئیجتیماعی خۆی بەرز کاتەوە مستەوای علمی خۆی ئەوەی کە پێویستە بۆ داوە دەبی بزانی لەبەرەوەی فاقد شەیء لا يعطي ئەوە چ لە جیرفان نەبی هیچ نابەخشی دەبی بەڕاستی مستەوای علمی خۆت تەکوین بکەی بەقەدەر ئەوەی کە پێویستت بە داوەکە هەبی دوو مستەوای داعویت بەڕاستی دەبی لەو دەورە داعویەکانە زۆر بەشداری بکەیت تاکو ئوسلوبی داعوا شێوازی داعوا ئامرازی داعوا ئەوانەی کە داعوەی ئیسلامی پێویستیتی ئەتوو لەو مەرحەلەدا بۆ خۆت جەمعی دەکەی و کۆی دەکەیتەوە هەتا بتوانانی داوایەکی سەرکەوتوو بکەیت سێمشت ئەوەی تەکامڵی ئیجتیماعی یعنی ئەو قیەم و ئەخلاقانت لابی بۆ ئەوەی بتوانی قسەی لەگە خەڵکی بکەیت شارەزای ئەو کۆمەڵناسی کۆمەلگایەکەی خۆت هەبی بۆی بتوانی قسەی لەگە خەڵکی بکەیت لەبەرەوەی لەگە منداڵ نەوعەکە لەگە ژن نەوعەکە لەگەر اختیار نەوعەکە لەگەر گەنج نەوعەکە لەگەر ڕئیس عەشیرەت و پیاوێکی گەورە نەوعەکە ئەوانە هەر ئەو طبقاتی ئیجتیماعین دەبی ئەتوو بزانی چۆن لەگەر ئەو طبقاتی ئیجتیماعیانە قسەی دەکەی دەکەواتە هەر داعیەک زۆر پێویستی بەویتی ئەو سێ تەکامڵی هەبی هەم لە علمیدا هەم لە داعویدا هەم لە کۆمەڵایەتی و لە ئیجتیماعیشدا ئاخر قسە کە لە بۆ بەڕێزانم باس بکەم و بیڵێم ئەوەیە بەڕاستی هەمومان زندی دەبینەوە ڕۆژی قیامەت هیچ گومانی تێدا نییە بەس ئافەری لە بۆ ئەو کەسەی کە دەستە خزمەت خوای شتێکی زۆری لەگە خۆ بردووە شتێکی زۆری لەگە خۆ بردووە تاکو لە بەرامبەر خوای گەورە بتوانی دوو قسان بکە و جوابی سوالەکانی خۆی بداتەوە چکە یەکەمین پرسیار لە ڕۆژی قیامەتێ هەمومان یەکەمین پرسیار کە لێمان دەکرێت لە گەنجیمانە لە گەنجی لێمان دەکرێتن لا تزال قدم عبد حتى يسأل عن أربع يقلوان عن شبابه فيما أفناه بخواي أو قنزيتمان ليمان دا برسيته خواي قور آي قنزيتين بس بسر بن زا عفر لبو أو قنزي براسي لإستارات جوابي أو برسياري لبو خواي قور خواي حاضر كلها دير يا ربي والله قنزيتم لبيناوي تو لبيناوي دعوة لبيناوي خيندل لبيناوي خزمات لبيناوي أويك أو دين عزيز بكمو قورة بكمو أو بيامة بقينم بۆیە خۆماندی کردووە هیمەتم کردە چونکە هەر کاتێک تاڵە مویە کرد لێ سپی بوو لە پێناوی ئەم دینەدا بزانە ئەم تاڵە مووە لۆت ئەبێ بەنور لە ڕۆژی قیامەتی من شابە شەیبەتەن في الإسلام كانت له نورا يوم القيامة مجدە بۆ ئەو کەسەی خۆشی لە بۆ ئەو کەسەی ڕدێن و سەری خۆی لە پێناوی ئەو دینەدا سپی دەکاتن چکە هەر ئەو دەیباتەوە و هەر ئەوی سەرفرازی دینە و قیامەت دەبی شاڵە هیوادارم بتوانین لە قیامەتدا بەڕوێشی سپی بەسەرێکی بەرز ئیشاڵە بە خزمەت خوای خۆمان بگەین بۆی لەگە پێغەمبەران و شەهیدان و ساڵحان ئینشاڵڵا هەمومان پێکەوە دەستە جەمعی بچینە بەهەشت وصلی الله على محمد وعلى آل محمد